سڵاوتان لێبێت یوارەتان باش بەڕێزان لە بەرنامەی حەوپرسیارەوە لەگەڵتانە بین بۆ شرۆڤەکردنی کۆنگرەی پەکەکە و بڕیاری چەکدانان. دوای زیاتر لە 40 ساڵ پارتی کرێکارانی کوردستان پەکەکە کۆنگرەیەکی تایبەتی بەس و تێیدا لەسەر بنەمای بانگەوازەکەی عەبدوڵڵا ئۆجەلان بڕیاری هەڵۆشانەوەی خۆی و کۆتایی خەباتی چەکداری داوە. ئەم بڕیارەی پەکەکە کاردانەوەی لەسەر ئاسی ناوچەی هەرێمی نێودوڵەتی لێکەوتوێتەوە زۆربەی وڵاتان پێشوازی لێەکەن. بەشێک لە ڕۆژنامە و میدیا جیهانەکانیش بە قۆناغێکی مێژووی وەرچەرخان لە قەڵەمێدن. لە ناوخۆی هەرێمی کوردستانیش هێز و لانە سیاسیەکان بە گەرمی پێشوازیان لەو بڕیارەی پەکەکە کردو خۆشحاڵی خۆشیان نیشانداوە. ئایا لە بەرامبەر ئەو بڕیارەی پەکەکە دەبێت دەوڵەتی تورکیا چه هەنگاوێکی کردداری بنێت بۆ چارەسەری پرسی کورد؟ دوای هەڵۆشانەوەی پەکەکە چۆن دەتوانێت ببێتە هێزێکی سیاسی مەدەنی و درێژە بە خەباتی خۆی بدات لە تورکیا؟ پەکەکە لە دوایین پامیدا جەخت لە پێویستی ئازادکردنی عەبدوڵڵا ئۆجەلان دەکاتەوە بۆ ئەوی سەرپەرشتی بڕیار و ڕاستپاردەکانی کۆنگرەکە بکات. بۆ شرۆڤەکردنی ئەم پرسا میوانداری بەڕێزان لە ستودیۆکانمان لە زووم بەڕێز دکتۆر حەکیم عەبدولکەریم ئەندامی کۆنگرەی نەتەوەی کوردستانمان لەگەڵا زۆر بەخەبەی کاک دکتۆر هەروەها لە ستۆکۆڵم لە سویدەوە بەڕێز دکتۆر عومەر شێخموس سیاست مەدارمان لەگەڵدا دەبێت. کاک دکتۆر عومەر زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەم بەرنامەی حەوپرسیارە. ئەگەر سەرەتا لە بەڕێزت بپرسم لە زۆر سپاس لە سەرەتای دامەزراندنیەوە پارتی کرێکارانی کوردستان وەکو حیزبێکی چەکدار تا ئەمڕۆ 8 جار ئاگربەستی ڕاگەیاندوە، بەڵام زۆربەی ئاگربەستەکان لە کۆتا قۆناغ و وێزگەی داشکستیان هێناوە. پێت وابێت ئەمەی ئەمڕۆ ڕوو ئەدات جیاوازی هەیە لە قۆناغەکانی پێشوو بە تایبەتیش ئەوترێت لە ساڵی 2015 تا ئاستێکی زۆر باشڕۆی بەڵام دواتر شکستی هێنا. پرسیارەکە لە منە؟ بەڵێ. من بە شتێکی باشی ئەزانم بە هەنگاوێکی مێژووی ئەناسم و بەخۆم لە ساڵانی 92 تا ئێستا لایەنگری ئەوە بووم کە بەڕاستی واز لە خەباتی چەکدار بهێنرێ لە بەتایبەتی لە باکووری کوردستان، چونکە ڕەوشی مێژووی تورکیا زۆر جیاواز بەشەکانی تری کوردستاندا و ئیمکانی ئەوە هەبوو کە لە ڕێگای خەباتی ئاشتی و دموکراتیانە دەستکەوتی زۆر گەورە بەدەستبێنێ. و ئێستا دیارە چ دەستەڵات لە تورکیا چ برادرانی پێکاکا گەشتونەتە ئەو قەناعەتە کە گەڕانەوە بۆ پرۆسەی ئاشتی و دموکراتی و خەباتی ئاشتیخوازانە و لە ئەنجامی گفتوگۆیەکی دموکراتیانە بە قازانجی هەردوو ملەتەکە تەواو دەبێ و ئێستا گەشتونەتە ئەنجامێک هەرچەندە هەموو لایەنەکانی هێشتان دیار نین، بەڵام سەرەتاکەی دیارە و باشە و وەکو خۆشتان باستان کرد پێشوازیەکی گەرمی لێ ئەکرێ، بەڵام ئیتر ئەبێ چاوەڕێی ئەنجامەکانی لەم نێزیکانە بکەی لە ناو پەرلەمانی تورکیا لە دیاریکردنی ناسینی مافەکانی ملەتی کورد و بە شێوەیەک دەبێ و هەند پرسی چەکدانان و عەفوی گشتی مەسەلەی چەکدانان ئیمکانیاتی پێکاکاچی بەسەردێ ئەوەنە هەموو وردەکاریەکانن کە دەبێ پاشماوەیەک پرۆسەی تەواوی خۆی وەرگرت. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان کاک دکتۆر عومەر. دێمە لای میوانەکەم کاک دکتۆر حەکیم عەبدولکەریم. دیارە لە 27 شوباتی ئەم ساڵ عەبدوڵڵا ئۆجەلان پامێکی ئاراستەی پەکەکە کرد بۆ خۆڵۆشانە و چەکدانان و ئەمڕۆ پەکەکە بە شێوەیەکی فەرمی چەکدانان و خۆڵۆشانەوەی خۆی ڕاگەاندووە. پرسیارەکە وەیە لە بەرامبەر ئەم بڕیارەی پەکەکەیە دەبێت دەوڵەتی تورکیا چه هەنگاوێکی کردداری بنێت بۆ جێبەجێکردنی داخوازیەکانی کورد یاخود بۆ چارەسەری پرسی کورد لە وڵاتە؟ سڵاو بۆ میوانی بەڕێز، سپاس بۆ ئێوەش. ئەلبەت ینی کاتێکە قسە لەسەر پرۆسەی ئاشتیەکەین تازە نییە، ینی کەسێک کە ئەگەر پارەدیمەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان بە تایبەتی دوایی پلانگەڕی نێودەوڵەتی بزانێەوە دەرک بۆوەکە کە لە ئەو ڕێگە چارەی دیموکراسیانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست
پرۆسەی ئاشتی یەکێکە لە استراتیژیەکانی پەکەکە تەکتیک نییە و ئەوەی کە ئێستا ڕوو ئەدات بێگومان ڕەنگە هەڵەتێ گەشتنێک بێ بۆی کە وا بۆ ئەدەچن پەکەکە لە لاوازیایە ڕاستە هەر کەسێڵێ قۆناغی چەکداری نییە کاتێک کە خەڵکێک وەکو مامەستەعمەر و خەڵکێکی ترکاڵێن قۆناغی چەک نەما هەموو گیان خۆی پرچەکەکە لە بوونەوەرەکان و هەتا ئاگاتە کۆمەلگای بەشەری خۆی پرچەکەکە و بەرگری ڕەوا دروستەکە بۆ مانەوەی خۆی کەواتە مەسلەی قۆناغی ئێمە کە ئەڵێن قۆناغی چەکدانانەما ئەوە نییە تەعنی پەکەکە بێنی واتە توانای بەرگری نییە بەڵکو ئەوەی کە لە ناو پارادیمی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانەیە و دیاریکراویش لە ناو پەیامی ئیمرالی کە دەڵێ قۆناغی ئاشتی و کۆمەلگای دیموکراتی ئەم پەیامە هەمومان نەزانین بەڕێز ئۆجەلان 26 ساڵە لە زیندانەوە نزیکی 4 ساڵ بوو تەنانەت مواجێ نەبوو گۆڕانکارێکی جیۆپۆلیتیکی گۆڕانکارێکی هەرێمی گۆڕانکارێکی جیهانی هاتە پێشەوە ئەوەی لە عەرەب ئەڵێ ما تشتهی سفن بەڕاستی ئەو گۆڕانکاریانە کە دروست بووە بینیمان کە یعنی ئەوەی کە ناوی محوەری مقاومە بوو هەموو یەک بە دوای یەکە تێکشکە مەسەلەن ئێرە نفوزی حیزب اللهە حەماسە ئەوە حوسیەکانە ئەوە ئێرانیشە لە بەرامبەریشە گەلانی تریش یعنی ئەوە بینی شەڕی ئۆکرانیایە ماجبور بە دانوستانەیە کۆمەڵی گۆڕانکاری گەورەی لەم گۆڕانکاریانە ئەوەی دەرکی بە مەترسی کردوێت ئەوەی کە دەرکی مەدرسی کردوێت دەوڵەتانی داگیرکەری کوردستانە کە ترسیان لەوەیە کە کورد بێتە ئەو کاراکتەرە بەهێزەی کە بتوانێت ڕۆڵ لە ئایندا ببینێت لە ناوچەکە بەنمونە ڕۆژاوای کوردستان و هەر هەمووشمان نەزانی پێشەوەی کە ڕووداوەکانی غەزە بێت ئەم جۆرە لە پرۆسەی ئاشتی دەستبردنەکەی باخچەلی بۆ ئەندامانی دەمپارتی یعنی چۆن دەڵێ هەست پێکردنێک و لەم گۆڕانکاریانێکە بێ کەواتە توانین بڵێن ئەوەی کە مستەفی دەبێت لە پرۆسەکە نەتەنها تورکە نەتەنها کوردیشە بەڵکو دەوڵەتی تورک پێویستی بەم گۆڕانکاریانەیە هێندەی ئێمە هەر لە سەرتاوە کە خەباتی چەکداری لە هەر پارچێکی کوردستان ئاکرابێت ناچارکراوین بۆی کە دەست بۆ چەک بووین بینیمان لە سەردەمی تەنانەت یعنی ئەگەر شۆڕشەکانی دەرسیم و هەموو شۆڕشەکانی تر باسکەین لێمان درراوە بەرپەرچمانداوە بەرگری ڕاومانکرەوە لە قۆناغەکانی شۆڕشی بڵێن 61 لە 61 کاتێک کە شۆڕشی دوای شۆڕشی عەبدولکەریم قاسموانە بێت لێمان درراوە ئیتر قسە ناکەین لەسەر ئایا هۆکارەکانی چییە تۆ بۆ لێتەدا کێکەوتە پشتیوە ناسیۆنالیزمی عەرەبی بوو یا بە هەر حاڵ ئەتوانین بڵێن قۆناغێک کە گرنگی خۆی هەیە بۆ کورد و بۆ تورک لێرەدا جۆرێک لە بێئومێدی لە ناو خەڵکی کوردی باشوور بە تایبەتی دروست بووە وەکو زۆرێک لە ڕۆشنبیرانی خۆمان باس دەوەکەن کە لە لاشعوری ئێمە جۆرێک لە ئەم جۆرە لە ئاشبەتاڵ کە کاتی خۆی بەداخەوە نسکۆ هەبوو بۆ بەو خەیاڵی کە لە عەقلی هەرێکێ لە کوردەکانی ئێمەدا ئەجوڵێت کە ئەمەش بێتە بە کارەساتێکی لەو جۆرە بەسەر بەڵام جیاوازی قۆناغەکە جیاوازی پارادیما و ڕێبەرایەتی شۆڕشی پەکەکە یعنی لەگەڵ ڕێزا بۆ تەواوی قۆناغەکانی پێشەموو خەبات و تێکۆشانی هەر چوارپارچەی کوردستان بەڵام ئەکرێ بڵێن قۆناغەکە لە بەرژەوەندی کووردە و دەستکەشخەرەکەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانیش بە هەندوارەگی ئەو ڕوونکردنەوەی بەڕێز دەکەم بە پرسیارێ بۆ دکتۆر عومەر شێخمووس بێستانۆک و سیاسەتمەدارێکی دیاری کورد کە زیاتر لە نیو سەدەی لە ناو شۆڕش و پرۆسەی سیاسی کوردستانان ئەم دۆخەی ئێستا لە تورکیا هاتوۆتە پێشەوە بە نیسبەتی کوردەوە تا چەند خاڵی هاوبەشی هەیە لەگەڵ ڕێکەوتنەکانی 11 ئازار لەگەڵ حکوومەتی عێراق مفاوەزاتی شۆڕشی 1964 لە نێوانی شۆڕشی نوێ لەگەڵ حکوومەتی عێراق هەروەها دانوستانەکان مفاوەزاتەکانی دوای ڕاپەڕینی ساڵی 1990 ئایا هیچ خاڵێکی هاوبەش هەیە لە نێوانی ئەو ڕووداوانەی کە لە باشووری کوردستان لە هەرێمی کوردستان ڕوویان داوە لەگەڵ ئەو دۆخەی کە ئێستا لە تورکیا هاتوۆتە پێشەوە؟ ئەوەی کە لە لای من معلومە ئەوەیە کە حکوومەتی تورکیا لە ئەنجامی ڕەوشی خراپی ئابووری ئەوە یەک دوو لە ئەنجامی بڵاوبوونەوەی هێزی لەشکەری لە 5-6 وڵاتی جۆراوجۆردا لە
لە سووریا، لە عێراق، لە ئەفغانستان، لە لیبیا، لە پشتگیریکردن لە حەماس لە هەندێک شوێنێکە، لە یەمەن، هەتا لە سۆمالیا. ئەم بەربڵاویەی چەندین ساڵە زۆر وە تورکیا پێویستی بەوە هەبووە کە ماڵی خۆی ڕێکخات. جیالەوە وەکو میوانی بەڕێز شتامتی سەیەک لە ڕاستا ڕوویدا پاش 7 ئۆکتۆبر و هێرشەکانی حەماس لەسەر ئیسرائیل کە ئیسرائیل توانی هێزی حەماس زعیف و لاواز بکە، هێزە پرۆکسیەکانی ئێران لە ناو ببە لە لوبنان، لە حیزبوڵڵا، بوونی ئێرانیەکان لە سووریا زۆر سنووردار بکە و مەجبوریان کە بکشێنەوە، مەترسی لەسەر ئێران بەخۆی هەیە. ئەمە ئەو گۆڕینی ئەو وەزعە بەو شێوەیە بە قەنەعەتی من حکوومەتی تورکیا و ئەردوغانی ترساندووە بۆیە مەجبووە بکە کە بە شێوەیەک لە شێوان ماڵی خۆی ڕێکخات. بەڵام پرۆسەیەکی پێداچوونەوە لە لای هێزی پێکاکاش پەیدا بووە کە چەندین ساڵە بیر لەوە دەکەنەوە کە ممکنە پرۆسەی ئاشتی، پرۆسەی دیموکراسی تورکیا زیاتر بە قازانجیاندا بێ نەک بەردەوامبوونی هێزی چەکدار. و ئەو پرۆسەی ئاشتی کە لە ساڵانی 90ەوە دەستی پێکردووە هەتا ئێستا چەندین جار بەردەوام بووە، بەخۆشیان سوودەکانیان بینی بوو کە ئەوە بەردەوام بێ. بەتایبەتی جیۆسیاسی ناوەڕاستە گۆڕاوە کە جاران ممکنە هەندێک دەوڵەتی هەرێمی دەیانتوانی یارمەتیاندان و پشتیوانیان بکەن. ئێستا ئەو پشتیوانیە نەماوە، بۆیە پێداچوونەوەیەک پەیدا بووە و گەیشتوونەتە ئەو قەناعەتە کە بە قازانجی هەردوو لا تەواو دەبێ بە شێوەیەک لە شێوان کە ڕەوشی تورکیا بێگومان ئەردۆغان دەیەوێ دەستورەکە بە قازانجی خۆی تۆ بگۆڕێ، ممکنە نیەتی هەبێ کە بۆ ماندێتێکی سێیەم خۆی هەڵبژێرێ بۆ سەرۆکایەتی تورکیا، بەڵام معلوم نییە ئایاوە دەبێ یان نابێ. بەڵام مەسەلەی گۆڕینی دەستور زۆر گرنگە و ئێستا بەشی زۆری وڵاتانیان ئەو بزوتنەوانەی کە دەستیاندا بۆ چەک و ئەوانە وردە وردە وەزعی تەرازوی هێز لە دنیادا گۆڕاوە، پێویستیان بەوە هەیە کە بە پرۆسەی ئاشتی و دموکراتیانە ممکنە دەستکەوتی گەورەتر بە دەستخۆیان بێنن، وەکو ئێستا دەبینین لەلایەن زوربەی هەرە زۆری ملەتی کورد لە کوردستانی باکوور لە باشەکانی تری کوردستانە زۆر پێشوازیان کردووە لەو پرۆسەیە و لەو بریوارەی کە ئێستا وەرگیراوە. بەڵام لە هەمان کاتدا نیگەرانیەک نیشان دەدەن بەرامبەر بە ناوەڕۆکی ڕێکەوتنەکە و مافەکانی ملەتی کووردا کە ئەوە بە چ شێوەیەک جێبەجێ دەکرێت. باشە، زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکەت کاک دکتۆر عومەر شێخ مووس. بەڕێز کاک دکتۆر حەشیم، وەکو ئاماژەمان پێەیە ئێستا تۆپەکە لە گۆڕەپانی دەوڵەتی تورکیایە. دەوڵەتی تورکیا ئەبێت چه هەنگاوێک بنێت و ئەم پرۆسی ئاشتیە لە ئێستادا وترێت پێویستە تەحویلی نێو پەرلەمان بکرێت وەکو دەستگایەکی دەستوری و یاسادانان. ئایا تا چەند دۆخی ئێستا لەبارە گونجاوە و هەل هەیە بۆ ئەوەی کە بە شێوەیەکی یاسایی ئەم پرۆسەیە بەرەو پێش بچێت و گەڵاڵە بکرێت؟ بەڕای بەڕێزە، هەر لە بەیاننامەکەی ئەمڕۆیانە جەخت لەسەرەوە کراوەتەوە داوا ئەکرێت کە هەلومەرجە سیاسیەکە دروست بێت و لە بەیاننامەی بڵێن پەیامی ئاشتەکەی بەڕێز ئۆجەلانیشە لە دوای ئەوەی کە بە خەتەکە سووریسرۆیە ئەوەن دەرنووسی بووی کە ئەبێ هەلومەرجی یاسایی و سیاسی بخولقێ. چکە لە دەرەوەی یعنی لە دەرەوەی خوڵقاندنی هەلومەرجێکی یاسایی لەناو پەرلەمانی تورکیا ناکرێ قسە لەسەر پرۆسەیەکی سیاسی ئاشتی لە ناو تورکیا بگرێ. و بۆ ئەمە شەگەر تێبینیمان کردووە پرۆسەکە بە شێوەیەکی زنجیرەی ڕێک و پێک هاتووە. بینیمان کە پێش دەستپێکی هەر قسەکردنێک لەگەڵ پەکەکە و چەکدانان تەرحی ئەحزابی سیاسی تورکیا میکراوە، بە تایبەتی ئەوەی کە گرنگە جەهەپە و سەعادە و ئەوەی بەقایە ڕەفا و هەموو ئەوە حیزبانە و لەگەڵ ئاک پارتی لە ناو پەرلەمانی تورکیا بەگشتی
سازانێکی ئامادە سازێکی پێشوەختە کراوە بەوەی کە لە ئەگەری دەست پێشخەری بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان و وەڵامدانەوەی پارتی کرێکارانی کوردستان بۆ چەکدانان ئەوە ئێمەینە ناو پەرلەمان ئەرێ ئێوە ئەی لایەنە سیاسەکانی تورکیا ئەی هێز و کەسایەتیە سیاسەکانی تورکیا ئامادەن بۆ ئەوەی کە گۆڕانکاری لە دەستور و یاساگەلێک دەرکەین کە بتوانین مامەڵە لەگەڵ پارتی کرێکارانی کوردستان بکەین بەو شێوە بێگومان بینیمان و بیستمان بە ئاشا هەر هەمویان ئامادەیان دەربڕیەوە بەوەی بەڵێ ئێمە لەگەڵ چارەسەری پرۆسەی دیموکراتی و ئاشتین لەگەڵ پارتی کرێکارانی کوردستان باشە ئەمە تا ئێستا کەواتە کاری بۆ کراوە یعنی خەڵکێکەوە ئەزانێت کە ئەم پرۆسەی ئاشتیە بە ئەلف و بێت نەخێر کاری زۆر بۆگرا بەشی دووەمی پەیوەندی بەچیوەیە پەیوەندی بەوەیە کە چەندێک فیدباکی کۆمەلگای تورکی و کۆمەلگای کوردی و ئاستی نێودەوڵەتی بۆ ئەم پرۆسە بەهێز بێت بێگومان کاریگەری لەسەر ڕەخساندنی هەلومەرجە سیاسیەکە زیاتر بێ بەنمونە ئێستا یەکێتی ئەوروپا پشگیری پرسەکەی کردووە ڕەنگە لە سەعاتەکانی داهاتوودا دەیان کەسایەتی و سەرۆک کۆمارەکانی تریش قسە بکەن و لە باشووری کوردستانیشی بە تەواوی هێز و پێکاتەکانی کۆمەلگای کوردستان و لە باشوور پشگیری ئەم پرۆسەکەن کەواتە لێرە حاڵەتەکە بە جۆرێ لە جۆرەکان ئومێد هەیە بەڵام لە هەمان کادا هەستیارێک بۆ پرۆسەکەیە بۆچی هەسیاری بۆ پرۆسەکە دەگەڕێتەوە بۆ 100 ساڵەی پەروەردەکردنی تاکی تورکی بە شەیتانکردنی کورد یعنی ئەمە کورد دەبینین ئەوەی کە ناڕازیە بەم پرۆسە ئەوە نییە کە دژی پرسی کورد و ئۆجەلان بێ بەڵکو وەکو باسم کرد ترسە لە پرسەکە حساسیەتی بە پرسەکە ڕەنگە لە خەمی خۆیەوە بێت خەمی نەتەوەی و کوردی بوونێ بەڵام لە ناو دەوڵەتی تورکیا ئەگەر ئەو ماڕاستوەنە نەکرایەوەکەوەکو باسم کرد بێگومان ڕەتفعلی شارعی تورکی زۆر مەترسیدارە بوو چونکە یەک تایبەتمەندی هەیە بۆ تورک و کۆمەلگای تورکی کۆمەلگای دەوڵەت پەرستین چونکە ئەوان خۆدانزانی مهاجرن هاتوون ئەم نەتەوەکە لەم خاکاکە ئەزانن دڵنیان لەوەی کە خاکی خۆیان نییە بەردەوام فۆبیای لە ناوچوونیان لای ئەرمەنەیە لای کوردەیە لای یۆنانەکانەیە لای فارسی لایەمەیە تاکە هێزێک و نەتەوەیە کە ئەمڕۆ خاوەنی ئایدایەکی زۆر ئەخلاقی و ئینسانی بێت ئێستا کوردە لە باکووری کوردستان کە چەمکی پێکەوژوانی کردووەتە چەکی دەسی بۆیە لێرەدا کاتێک کە قسە لەسەر پاکەکاڵێ من تێکۆشانی چەکداری واز دێدم خەبات بە ناوی پەکەکەەوە واز دەهێنم تێکۆشانی چەکداری واز دەهێنم خەباتی کۆمەلگای مەدەنی و دیموکراتیەکەم و تێکۆشانەوە خەباتەکەم بە ناوی پەکەکەەوە نیە لەنا بۆیە خەڵک ئەبێت بە جۆرێ لە جۆرەکان توێکلی پرسەکە زۆرتر قایمە بڕۆنا بۆی بیرکردنوویەکی قوڵ لە بە کورتێکێت توان بڵێن پرسەکە حساسە ئەگەر دڵخۆشکاریش بێت زۆر باشە کاک دکتۆر حەکیم ئەگەڕێمەوە لای میوانەکەم لە سوید دکتۆر عومەر زۆر جار باز لەوە ئەکرێ یاخود ئەمڕۆ لە ڕاگەاندنەکەیە پەکەکە جەخت لە ئازادکردنی ڕێبەرەکەیان عەبدوڵڵا ئۆجەلان دەکاتەوە بۆ ئەوی خودی خۆی سەرپەرشتی جێبەجێکردنی بڕیار و ڕاستپاردەکانی کۆنگرەکە بکات پێ دوابێ کە دەوڵەتی تورکیا چێتە ژێرباری ئەو داوایەی پەکەکەوە ئایا لە ئایندەیەکی دوور و نزیکدا عەبدوڵڵا ئۆجەلان لە زیندان هێتە دەرەوە خوێنەوەی بەڕێزت چییە؟ بە جۆرەی هەندێ دەنگباسی تایبەتی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان بینی 1 و 7 مانگ لە ئەنقەرە بووە و لە ئەنقەرەوە ئۆنلاین بەشداری کردووە لە کۆنگرەی پێکاکە بریاریش دراوە کە ئازاد بکرێ لە ئایا خانوویەکی بۆ دروست دەکەن لە ئێمرالی یان دێتە شوێنێکی کە ئەوە جارێ معلوم نییە بەڵام بریاری ئازادکردنی بەڕێز ئۆجەلان سەلاحەدین دەمرتاش و بەشی هەرە زۆری زندانیە سیاسیەکانی پێکاکە لە ناو ڕێکەوتنەکەدایە و بە ئەوانەی کە نەخۆشن و ئەوانەی کە بە ساڵە چوودان و هەندێک کەسی کە ڕەوشی تایبەتیان هەیە ژمارەیەک بریار وەرەگیرێ لەلایەن حکوومەت و پەرلەمانی تورکیاوە بەم زوانە کە ئەنجامەکەی ئەوە بێ کە بەشی هەرە زۆری گیراوەکان بەڕەڵا بکرێت
ئەوانی تر وەکو باسم کرد ئەوانی لە شاخن و ئێستا چەکدانێن ئەوە دەبێت پرۆسەی ئەمنستی بێتە گۆڕێ چەند کەس بگرێ سەرکردەکان ئایا وەکو باس دەکرێت پاش ساڵێک یا ساڵ و نیوێک ممکنە لە دەرەوەی وڵات مێنن ئەنجا بگەڕێنەوە یعنی ئەوە هەمووی باسکراوە و پرۆسەیەکە کە بەم زوانە هەر لەم ڕۆژانەش دەکەوێتە سکەی خۆی بۆیە معلومە کە بەڕێز ئۆجەلان و سەرکردەکانی کە لە زندانن لە ناوەوەی وڵات چ بە ناوی دەم پارتی چ بە ناوی لایەنگرانی پێکەکەی پێشوو بەشی هەرە زۆریان بەرەڵاکرێن من لایەنێک هەیە ئەمەوەی جەختی لەسەر بکەم لە بیرم چوو لە مەسلەی پێشوودا باسکەم کە هۆیەکەی چ بوو کە دەوڵەتی تورکیا مەجبور بووە کە ئەم کارە بکە ئەگەر دقت بدەین پەنای ئەردۆغان پەنای بردبوو بۆ مێهاپێ و دەوڵەت باخچەلی کە نوێنەری دەتوانین بڵێن نوێنەری دەوڵەتی قوڵی تورکیایە لە تورکیا و بۆ ئەوەی ئەردۆغان خۆی نەخاتە مەترسی ڕاستپاردەکە زیاتر یان هەنگاوەکە زیاتر کەوتە دەستی دەوڵەت باخچەلی بۆ ئەوەی ئەگەر سەرکەوت بە قازانجی هەموو لایەکیان بێ بەڵام ئەگەر سەر نەکەوت وایە باخچەلی و دەوڵەتی قوڵ نرخی مەسەلەکە دەدەن هەر بۆیەش ئەوانی خستە پێش بۆ ئەوەی بتوانن ئەو هەنگاوە بنێن ئەوەی تر بەڕاستی ئەنجامەکانی شەڕی ناوەڕاست ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەزایبوونی نفوزی ئێران و رووسیا لە سووریا و لە ژێرکەوتنی حەماس و حیزب الله ئەوانە تورکیا زۆر ترساند بۆیە مەجبور بوون کە ئەم هەنگاوە بنێن و ماڵی خۆیان ڕێکخەن بەڵام کاک دکتۆر شێخ عومەر کاک عومەر یعنی باس لەوە ئەکرێت لە دوای پاشەکشەی ڕۆڵی ئێران لە ناوچەکەیە لە ئێستادا تورکیا ڕۆڵێکی سەرەکی دەگیڕێت بە تایبەتیش لە سووریایە یعنی خاوەنی نفوزێکی زۆرە هەژمونی بەسەر سووریایە کەواتە بۆچی بڵین کە تورکیا لە خاڵی لاوازیدا ئاستا لەو پەڕی هێزی خۆی دانیە لەلایەکەوە هاوپەیمانی ئەمریکا لەلایەکەوە لە چەند ڕۆژی داهاتووە گفتوگۆکانی نێوان ئۆکراین و رووسیا لە ئەنقەرە بەڕێوە ئەچێت زۆر ڕاستە سەرنجەکەت لە جێگای خۆیەتی بەڵام بەخۆمان دەزانین کە دەوڵە سووریا ئێستا دەوڵەتێکی زۆر زەعیفە ئیمکانیاتی ئێجگار زۆر زەعیفن کۆمەلگای نێودەوڵەتیش و ئیسرائیل قبول ناکە کە تورکیا نفوزی زۆر لەوە زیاتر ببێ لە ناو سووریادا و ئەزانێت کە ئەوە سنووردارە بۆ ماوەیەکی کورت دەتوانێت و نفوزە بەکاربێنێ ئەوەی دووەم تورکیا بەڕاستی لە ئەنجامەکانی هەڵوەستەکانی ئیسرائیل و ئەمریکا بەرامبەر بەخۆی ئەمین نەبووە متمانەی نییە کە بە شێوەیەکی ئابێ بۆیە بە پێویستی زانی کە ناو ماڵی خۆی ڕێک خاوە ئەو ڕێکەوتنە جێبەجێ بکە جیا لەو بارە قورسەی کە بۆم باسکردی چ لە ڕووی لەشکریەوە چ لە ڕووی ئابووریوە ئەمە وایە بەڵام شتێکی کەشەیەکە لە بەرچاوە ئەویش ئەوەیە ئەردۆغان دەوێت دەستوری تورکیا بگۆڕێ و نیەتی هەیە کە خۆی بۆ دەورەی سێیەمی سەرۆکاتی خۆی هەڵبژێر بکە و دەزانێت بەبێ پشتیوانیکردنی دەنگی کوردەکان ناتوانێت زۆر باشە زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکەت کاک دکتۆر عومەر شێخ مووس ئەگەڕەمەوە لای بەڕێزت کاک حاکیمامەیە بپەڕینەوە بۆ دۆخی ڕۆژاوای کوردستان ئەم بڕیارەی کە ئەمڕۆ پەکەکە داوێتی بە خۆڵۆشانەوە وەروها چەکدانان تا چەندەکەوێتە بەرژەوەندی ڕۆژاوای کوردستان و پێشتریش بەرپرسانی باڵای حکوومەتی تورکیا جەختیان لەوە کردوتۆ نەکرد پەکەکە بەڵکو تەواوی لق و پۆپەکانی تری سەر بە پەکەکەش ئەبێت چەکەکانیان دابنێن و خوان هەڵبۆشێنەوە خۆی دروست یەک لەو دەستکەوتانەی کە لە سەرەتا و هەنگاونان بۆ پرۆسەی ئاشتی کە کورد دەتوانی بڵێت دەستکەوتی بووە بریتی بوو لەوەی کە هەڕەشە و مەترسیەکانی سەر ڕۆژاوای کوردستان لە ئەنجامی چونە ناو پرۆسەی ئاشتی و دانیشتەکانی بەڕێز ئۆجەلان لەگەڵ دەوڵەتی تورکیا
وای کرد بە جۆرێ لە جۆرەکان ئتمێنانێ بە ڕۆژاوای کوردستان بگەڕێتەوە و ئارامیە بگەڕێتەوە و بینیمان کە هێرشەکانی سەرسەدی تشرین و شەڕی درۆنی لەسەر ڕۆژاوای کوردستان بۆچی چونکە تورکیا خۆی ئاماژەیەکە ئەڵێ من دژی لەوە پێش دژی تیرۆرم لە هەر چوار پارچەی کوردستانە و چ پەیەدە بێت چ پەژەک بێت بۆیە پرۆسەکە یەک پاکێجە یعنی ناکرێت ڕۆژاوای کوردستان لە پرسی چارەسەری ئاشتی باکووری کوردستان جاگەینەوە و وەک باسیشم کرد ئەوە بینیمان ئەو گرفت یەک شتێک کە ڕوونی بکەین و ئایا بۆچی تورکیا ئێستا هاتووەدە ناو پرۆسەی ئاشتێکەوە یعنی ئایا ئەو هەلومەرجانە چییە کە وەک مامۆستاش باسی کرد کە با دۆخی سیاسی پاشەکشەی ئاک پارتی و هەڵکشانی جەهەپە و دواتر لە دارمانی ئابوووریەکەی و هەروەها هەموارکردنەوەی دەستوریش بەڵێ بەڵێ مەترسی گەورەی پرچەکردنی یۆنان بۆ لەلایەن ناتۆ یعنی ئەمانە هەر هەمووی ئەو مەسج و پەیامانن کە ئەدرێ بە گوێی تورکیا کە ئایندەت ئەو ئایندەنێک کە تۆ چاوەڕوانیەکەی بۆیە یعنی بێ گەلی ئێمە وشیار بێتەوە کە هات پرۆسەی ئاشتی پرۆسەیەک نییە کورد سازشی بۆ کرد بێت ڕاستە دووبارەیەکەمە کورد ئاشتێوێ بەڵام ئەوەی کە پێویستی زیاتری بە پرۆسی ئاشتەکە بێت تورکیایە بۆیە لە ڕۆژاوای کوردستانیش سەرکردەیەکی زیندانی کراوە پرسیاری سەحافەی جیهانی ئەمڕۆ ئەوەیە سەرکردەیەکی زیندانی کراوە ڕێبەرێک لە زیندانە توانای ئەوەی هەیە مشارەکەی سلاحی سەلام بکات دواتە ئاشتی دروست بکات و بەدیبێنێت ئەمە پرسیارەکە من خۆم زیندانی سیاسی بووم 2-3 ساڵ لە زیندانەکانی بەعسا لەو ڕۆژەی کە گیرامەتە ئەو ڕۆژەی بەرنەبووم باشە دوایەوە کە بەر بووم لە هەموو خوێندنەکەمە یەکەمی قوتابخانەکەم و لە زانکۆم تەواو کردووە 92 هەموو مجموعەکەمە 6 ئەعدادیم تەواو کردووە دەیان جاری تریش گیرانێ ئەمە شەڕی تایبەتە بەرامبەر بە کەسایەتی عەبدوڵڵا ئۆجلانەکە عەبدوڵڵا ئۆجلان هەر کەسێک بتوانێ ئەو کەسانەی کە شەڕی تایبەتەکەم تەنها بتوانن کتێب پێنجبەرگی بەرگرینامەکەی لە ناو زیندانە نووسێتەوە بیخوێنەوە ئەم ئینسانە ئینسانێکی بیرمەندە بتوانای هەیە دوایە زیندان لای کورد هەمیشەوەکو قانعی شاعیرەڵێ مەدرسە و پێگەیاندن و تێگەشتنە ئەوانە بۆ کەسی ڕووخا و خەڵک مەفهومی زیندانی سیاسی جیا بکاتەوە لە مەفهومی زیندانی تر لەبەرە ئۆجلان خودی خۆی کەسێک نییە کە تۆ 25 ساڵ قوربانی ئەدا بە ژیانی خۆی بۆ ئەوی بێت سازشکە ئێستا بەڕاستی ئەوە جۆرەگە ئەوێ بوەستینەوە بەرامبەر بەو هەڵمەتە چەواشیەکارانەی کە لە زهن و ئایدیای بەڕێز عەبدوڵڵا ئۆجلان تێنەگەشتن چونکە هەر خودی ئەو حرەکەتەی کە لە ساڵی 1970ەکان و بەناوی ئاپۆچێتۆ دروست کردەوە و ئەو مەرحەلە تاریخیانەی کە گۆڕانکاری عەقلی و بیری فکر و سیاسی لەناو لە عەبدوڵڵا ئۆجلانەیە پێمان ئەڵێ کە ئەم گۆڕانکاریە شتێکی زۆر سروشتیە و لە منطقی عەقل و لۆجیکۆ هاتووە نەک لە سازش و تەنەسوکردن ئەگەڕەمەوە لای میوانەکەم لە سوید کاک دکتۆر شێخ عومەر دوای ئەوەی کە پەکەکە بڕیاری ئەوەیدا کە چەکدابنێەوە خۆی هەڵبۆشێنێتەوە وەکو ڕێکخراوێکی چەکداری ئایا وڵاتانی ئەوروپا لە ماوەی داهاتوە بیر لەوە ئەکەنەوە کە ناوی پەکەکە لە لیستی تیرۆرە دەربێنن بۆ ئەوەی جارێکیکە مارەسەی پرۆسی سیاسی بکەن چ لە باکووری کوردستانیا لە هەر شوێنێکی دیکەی جیهان بێت ئەمە تا چەند پێشبینی کراوە بەڕای بەڕێزێ بەڵێ پێش ئەوەی وەڵامی پرسیارەکە دەم سەبارەت بە گفتوگۆ لەگەڵ سەرکردەی زیندانی کرا و دوو نمونەی مێژووییمان هەیە یەکێکیان لەگەڵ بێمبەرلا بینی فەرەنسا و بێمبەرلا سەبارەت بە ئایندەی جەزایر بوو لە ساڵانی 60ەوە ئەوەی تر گفتوگۆی خواروی ئەفریقا لەگەڵ نێلسن مەندێلا بوو لە زیندانە جاوا ئەمەش نمونەی سێمە لە مێژووی سیاسی جیهاندا کە ئەزانن ئەو سەرکردانە بڕیاری هەرە سەرەکی لە دەستی ئەواندایە بۆیە ئەو دەوڵەتەنە مەجبور بوون کە گفتوگۆ لەگەڵ سەرکردەکانی زینداو کراوە بکەن چونکە بە خۆیان بریار دەرەبن بەرامبەر بە ئایندەی ئەو کێشەی کە هەیەە دوو پرسیاری دووەمت ئەوەیە بێگومان ئێستا کە پێکێکێ وەکو پێگاکە وەکو ڕێکخستنێکی سیاسی نەماوە
بێگومان ئۆتۆماتیکی لە لیستی تەرۆر و ئەوەنە دەردەچێت و پێشوازی دەکەن لەوەی کە ببێ بە بزوتنەوەیەکی سیاسی و کاری ئاشتی و خەباتی ئاشتی و دموکراتیانە بەڕێوە ببێ بە ئەنجاچێت بەوەی کە بچنە ناو دەم پارتی یان حزبەکی کە دروستکەن دەبێ و ئەوە زۆر پێشوازیشی لێ دەکرێت لەلایەن ڕایگەشتی جیهانەوە بە ئەوروپا و بە غەیری ئەوروپاوە کە دەمێکی زۆر درێژخایەنە ئەگەر خەباتی ملەتی کورد لە هەر بەشێکی کوردستانە بە شێوەی خەباتی چەکدار نەبێ هاسانترە بێ بۆ ڕایگشتی ئەم گەلانە و ئەم وڵاتانە کە بتوانن یارمەتی و پشتیوانی داخۆزەکانی ملەتی کورد بکەن بۆیە من چاوەڕێ دەکەم کە بێگومان ڕەوشی بزوتنەوەی کوردی لە کوردستانی باکووردا زۆر باشتر دەبێ و ئەو مەرجە قورسانەی کە لە وەختی خۆی لەسەریانە دانرابوون نامێنێت. بەڵێ کاک دکتۆر حەشیم کەمێک پێش ئێستا ڕەجەب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا جارێکی کە قسەی کردوێتەوە و ڕایگەاندووە کە ئەوان هەوڵێن تورکیایەک خاڵی بێ لە تیرۆر بنیاد بنێنەوە ئەمە لە کاتێکدا کە پەکەکە دەست پێشخەری خۆی کردووە مبادرەی کردووە چەکدانانی ڕاگەاندووە خۆ هەڵۆشانەوەی ڕاگەاندووە بەڵام لە بەرامبەردا بینین کە دەوڵەتی تورکیا بە هەمان مۆدل بە هەمان عقلێتەوە ئەم دەستەواژانە بەکارهێنێت ئەمە بە شێک لە شێوەکان گومان ناخاتە سەر ئەو پرۆسەی کە ناونراوە ئاشتی لە تورکیا خۆی لە ڕاستیە زمانی دەوڵەتی تورک چ هاوڵاتێکی بەسیت وێ چ سەرۆک کۆمارەکەوێ هێندە گرەیەکی دەرونیان بەرامبەر بە پرسی کوردەیە هێندە لە دڵۆ لێیان دراوە لەم پرۆسی ئاشتیا ناتوانن خۆیان ئازادکەن چونکە ئەوان ئازاد نین ئیرادەی کاملیان نییە لە پرۆسەکە ناچاریە باسم کردووەلەوە بابەتی ئەوەی کە بۆ بەم زمانە من باوەڕەکەم بەشێکی پەیوەندی بۆیە کە شارعی تورکی نەرم بکەن لەگەڵ پرۆسەکە هێدی ئەیانوێنە وردە لەگەڵ پرۆسەکە بە جۆرێ لە جۆرەکان ئەو هەوڵانەی کە حزابی سیاسی داویانە ئێستا وا بزانم تاکە حیزبێ ئی پارتی بوو کە ڕازی نەبوو لە سەبزە بۆیە ئەیانوێ بە جۆرە لە جۆرەکان ئەو شڵەقانە کۆمەڵایەتیە لە ناو دەوڵەتی تورکا دروست نەبن بۆ ئاستەنگی لەسەر لە بەردەمی پرۆسەکە بۆیە تەسەورەکەم ناونانی خۆ ئێمەش ئەڵێن ئێمەش ئەگەر مەفهومەکە ئێمەش دەممان نەوەساوە ئێمە شەوەتانی ئەڵێن بەڵێ تورکیا بێت تیرۆر تیرۆر ئێمە تا ئێستا دەوڵەتی بە دەوڵەتی فاشی و بە دەوڵەتی داگیرکەر و بە تیرۆریزم و بە ڕاعی تیرۆری نێودەوڵەتیمان داناوە بەڕاستی ئەمێ ئەو پرسیارت ئاراستەکەم کەمێک پێش ئێستا ئەردۆغان قسەی کردوێتەوە و ئەڵێت ئەبێ سەرجەم لە قوپۆپەکانی پەکەکە لە عێراق لە سووریا لە تورکیا و لە ئەوروپاشا خوان هەڵبۆشێن و مەبەستی چییە لە سووریا پێت وایە بێت کامە لایەنەکانی هەسە دەشەگرێتەوە ئەوان زیاتر بەڕاستی ئەوان پێدە بە باڵێکی پەکەکە دانێن دایم ئەڵێن وای پیجی یە پەگە بووە عقدەیەکی دەرونی ئەوان بەڵام ئەوە واقعەکە لە ڕۆژاوای کوردستانە خۆشبەختانە ئەو شێوازی گۆڕینی دیزاینکردنە کە دڵنیان لە ئاستی حدود و گۆڕینی سنوورانیە بەڵام لە ئاسی دەسەڵاتداری ئەم دەوڵەت بۆ ئەو دەڵەت لە تورکیا گۆڕاوە ئێستا هێزیەکەی ناوی ئیسرائیلە و پاڵپشتی ئەمریکایە و ئەمریکاش تاکە هێزێکە کە پشتگیری خەسەد و یە پەگە و یە پەژەکە و هیچ ئاماژەیەک بۆەوە نییە کە بتوانین بڵێن لەم پرۆسی ئاشتیا تورکیا توانێت تەحەکوم و کاریگەری زۆر گەورەی لەوێ بێت بەڵکو پرۆسی ئاشتێکە کاریگەری زۆری ئەبێ بۆ ئارامکردنەوە و هێورکردنەوەی دۆخەکە وەکو بینیمانە زۆر باشە ینی لە قۆناغی پێشوە تونند و تیژەکانی تورکیا ئێستا لە ئاستی چەک و تەقەمینی هەنگاگینا بەرامەوەی بە وشە بۆیە ئومێ دەکەین لە ئایندا زمانی چووکە بەڕاستی وەکو باست کرد زمان و لەفزی سیاسی ئەگە گۆڕانکاری پیانەیە بە دڵنیاییوە گومان زۆر باشە ئەگەڕە بۆ لای میوانەکەم لە سوید کاک دکتۆر شەخ عومەر ئەمێ پرسیارەت ئاراستە بکەم لە ئێستادا دەوڵەتی تورکیا تا چەند حکوومەتی دیمەشق بەکارێهێنێت بۆ لاوازکردنی پێگەی ڕۆژاوای کوردستان بە تایبەت لە ئێستادا دەنگووی ئەوە هەیە کە ئەمریکا هێزەکان یەکشێنێتەوە لەو ناوچانە ئەمە تا چەند
ئەو ناوچانی ڕۆژاوای کوردستان نەخاتە بەرهێرش و مەترسی لەشکرکێشی سوپای تورکیا بەڕای بەڕێستان. ئەو پرۆسەی ئاشتی وەکو کاک دکتۆرش باسی کرد، ئەو پرۆسەی ئاشتی کە لە تورکیا دەستی پێکردووە لە بەرژەوەندی ڕۆژاوای کوردستانش تەواو بووە، چونکە ئەو مەترسیانەی تورکیا کە هەبوو لەسەر ڕۆژاوا ئیتر ڕادەوەستێ، پێویستی بەوە ناکە کە جارێکە پەلاماری ڕۆژاوای کوردستان بدا. ئەو فشارەی کە ئەیهێنا بۆ سەر ڕێژیمی سووریای تازە کە دۆستی خۆیانن بۆ نەناسینی مافی ملەتی کوردیان گفتوگۆکردن لەگەلیان نەکات، ئەو ڕێکەوتنە دۆقۆڵیەی لە بینی بەڕێزان مەزلوم عەبدی و سەرۆکی تازەی سووریا ئەحمەد شەرە بە باشیان نەزانی و هەوڵیاندا کە سنوورداریکەن، بەڵام ئەوە شتێکە عایدی سووریەکانە و وڵاتانی عەرەبی تر دەورێکی تەرازوو ڕاگرتن ئەبینن بۆ ئەوەی نفوزی تورکیا لەوێ کەم بکەنەوە. مەسلەی کشانەوەی هێزی ئەمریکاش ئەوە پێش وەختە، جارێ معلوم نییە باشە کە ئەوە ئەبێ یان نابێ. زۆر دەنگ و باس هەیە کە بلعکس ئەمریکیەکان هەر لەوێ مێنن و هێزی خۆیان بە هێزی ژەکەن لە جاتی ئەوەی کەمیکەنەوە. هەندێ هەنگاویان ناوە کە هەندێک کۆمپانیای ئەمریکی لە کۆمپانیەکانی غاز و نەودا کار بکەن بە ڕێکەوتن لەگەل حکوومەتی سووریاش. بۆیە ئەو احتیمالە زۆر بەکەم ئازانم کە هێزی ئەمریکی بە شێوەیەکی فراوان لە سووریا بکشێنەوە، بەڵام هەتا ئەگەر بکشێنەوە ئەو مەترسیەی تورکیان نامێنێ وەکو جاران باشە کە حسابی بۆ بکرێت، چونکە بەخۆی بە تەبیعەتی خۆی ئەڵێ کە پێکێکێ نەماوە خۆی هەڵوەشاندوتەوە و چەکی داناوە، معنای ئەوەیە ئەو هێزانەی کە لە سووریاشن و لەسەر هەندێکیان هەندێک ژمارەیەکی کەمیان لەسەر پێکاکە حساب دەکران، ئەوانش نامێنن. کاک دکتۆر ئەگەڕەمەوە لای بەڕێزت پرسیارێکم هەیە لە کاک دکتۆر حەکیم، ئەوەی کە ئەوترێت ئەمڕۆ پەکەکە بڕیاری هەڵۆشانەوە خۆی یاوە بڕیاری چەکدانانی یاوە، ئەگەر دۆخەکە لە ماوەی داهاتووە بە شێوەیەک لە شێوەکان لە بەرژەوەندی پرۆسەی ئاشتی نەبێت، لە بەرژەوەندی کورد نەبێت، پەکەکە جارێکی کاتوانە پەنابەرێتەوە بەرچەک چەکەڵگەرێتەوە درێژە بە خەباتی چەکداری بداتەوە. ئێمەڵێن پەکەکە لێرا قۆناغێکی تێپەڕانەوەتر ئەکرێت لە سبینەوە نەڵێن پەکەکە، بەس لە ڕاستی ئەمە میلەتێکین ئەم میلەتە لە سەرەتای دروستبوونی دەوڵەتی تازەی کۆماری تورکیاوە نەفیبوونی تۆکرێت و وجودی تۆ ڕەوزەکرێتەوە و ئەم حرەکەتێک کە ئیسا هەیە لە ماوەی 52 ساڵە توانیوەتی تۆ لە لێواری لە ناوچوونەوە بگەێنێت بەم قۆناغی کە ئێستا دەوڵەتی تورک ڕاستکات لە ناو قەوسێکە یان درۆ بکە هاتووە بۆی کە ئەتراف بە تۆکە کە تۆ گەلێکی ملەتێکی تۆ حرەکەتێکی سیاسیت من ئەتوانم مامەڵەت لەگەڵا بکەم لەگەڵ دەم پارتیا بێت، لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستانە بێ وەکو وەسیت، لەگەڵ ئەمریکیەکانە بێ. گرنگەوەی ئێستا قۆناغی کورد قۆناغێکی تری تێپەڕاندووە. دواتر شتێکە ئوستاد لە ئەوەی کە لە یعنی علومی سیاسا پێ ئەڵێن دەرفەت، ئێمە لە شەڕین، پەکەکە لە شەڕایە، چەکی کیمیاوی تەکنیکی تازە ناتۆیە، شەڕی ناتۆیە، یعنی گەڕیلا هەیە بۆ زانیاری دەمە زانیاریە، گەڕیلا هەیە 3 ساڵە لە عشکەوتەکان ناتۆ دەدەڕۆ، گەڕیلا هەیە 3 ساڵە لە عشکەوتەکان نەیانتوانی بێندەڕۆ بە حکمی بەحاسرە و دۆڵپێچی دەوڵەتی تورک و پارتی دیموکراتی کوردستان. لێرە پێ دەڵێم ئەم هێزە هەیە، مۆراڵ هەیە. دواتریش ئەم دەرفەتە کە ئێستا هاتوۆتە پێشەوە دەوڵەتی تورکەڵێ دانوستانەگەم تۆ بڵێ نایکەم، یعنی ئەمە لۆجیک نییە، ینی بەڕاستی ئەمە ئەو هاتووەتە پێشەوە مەسافەیەکەیە بۆ توێژ. ئەوەی زۆر گرنگە، ئەوەی زۆر گرنگە یەکێک لە چەمکەکانی تر دوای دەرفەت ڕێخستنی سەرچاوەیە، ڕێخستنی سەرچاوەکان، ینی مقدرات، توانستی گەل، میلەت، هێز، سەقافە، کللتور. هەکەکە لە ماوەی ئەو قۆناغا توانیوێتی تۆوی شۆڕشەکەی بچێنێ،
پەکەکە لە قۆناغانی پێشە توانێتی تۆوی و فکر و شۆڕشەکەی بچێنێ لە چاپارچەی کوردستان دەستمۆڕە بۆیە ئەم هێزە لە ئەگەری شتێکی لەو جۆرە کە دڵنیا بە نابێت چووکە با یەک شتیش ڕوونکەینەوە پرۆسەی چەکدانان پێویستی بە میکانیزمێکەیە کە خەڵکی تریتیایە دکتۆر باسی کردی یان تەنانەت پێویستی بە ڕێکخراوەکانی ئەمنیستی و مافی مرۆڤ و هەموو ئەمانە ئەوێ بێتە ناو پرۆسەکەەوە لەگەڵ وێن و لەگەڵ گومانەکە لەوە سەرچاوەگرێ زۆر جار ئەوترێت ئاک پارتی و خودی ڕەجەب تایب ئەردۆغان هەموو ئەم جم و جوڵایان دەست پێ کرد و بە ئامانجی هەموارکردنەوەی دەستور بۆ ئەوەی ڕێگە بات بە ئەردۆغان جارێکی کە لە هەڵبژاردی داتوە خۆی کاندید کاتەوە بۆ پۆستی سەرۆکایەتی کۆمار ئەمە گومانە با گریمانەوەش خێنە ڕاستی بۆ ئەوەی کە ئەردۆغان ببێ بە سەرۆک کۆماری ئایندەی تورکیا پێویستی بە چییە؟ پێویستی بە گۆڕانکاری لە یاسای بنگەهی تورکایە بۆ ئەوەی کە گۆڕانکاری بێ لە هەمان کاتا ئێمەش پێویستمان بە گۆڕینی یاسای بنگەهی تورکایە کەواتە ئێمە لێرە ئەم دەرفەتەیە ئوستاد ئەمە دەرفەتە بۆ کورد ئەمەیە فەلسەفەی پشتی ئەم دانوستانە کێشەمان نییە تۆ لە هەموو دنیا من لە چاوپێکەوتنی تریشا باسم کردووە هەموو دەوڵەتان هەموو بەرکەوتنەکان و ناکۆکی و سراعات و ململانی و ئەوەی ئیتر ناوێنێکی لە بینی هێزێک و هێزێکی ترایە هێزێک نەفی بوونی تۆگا یا کەم تەداتێ یا ڕازی نییە بۆی کە تۆ داوایەگەی کاتێک کە ئەم هێزە یەتە دانوستانە بێگومان ناچار بووە بۆی لەگەڵ ئەو هێزەی کە زووتر نەفی کردەوە باوەڕی پێ نەکردووە بێتە گفتوگۆوە کەواتە تۆ هێزی یعنی ئێمە لە ئێستا لە حاڵەتی هێزین لە حاڵەتی شکستا کەس نایێت تەفاوزە لەگەڵا بکە تۆ بۆچی چووکە توانیوتە تەقیم و هەڵسەنگان بۆ سەرچاوەکانی هێزی گەلی خۆت بکەی بەڵام بە هەموو شێوەیەک لە کۆتایە خۆناغێک نییە بە چەند سعادی و کلیلێک نییە بڵێن ئەمە پرۆسی ئاشتی تەواو بوو چەکدانێ نامە قۆناغێکی درێژخایەنە پێویستی بە میکانیزمی زۆر جیاوازەیە چ لە چەکدانان چ گەڕانەوەی گەڕیلا بۆ شوێنی خۆیان بە هەر حاڵ ینی گومانم نییە لەوەی کە پەکەکە هەموو بڵێن هەموو وردەکاریەکانی حساب بۆ کردووە زۆر باشە ئەگەڕێمەوە لای دکتۆر عومەر شێخموس کاک دکتۆر بەو پێی کە بەڕێزت سیاسێکی مخەزڕەمی و ئەزمونێکی دوور و درێژت لە پرۆسی سیاسی واروە دانوستانە هەیە لەگەڵ حکوومەتەکانی عێراقا لە نزیکەوە بەشدار بووی تا چەند پێشبینیەکرێت ئەم پرۆسەیە ببێتە پرۆسەیەکی دانوستانی چڕۆپڕ لە نێوانی سەرکردایەتی پارتی کرێکارانی کوردستان و حکوومەتی ئەنقەرە و ئایا قەندیل ئەچێ بۆ ئەنقەرە ئایا ئەنقەرە چێ بۆ قەندیل ئەم پرۆسەی گفتوگۆ دانوستانە بەشوو ئەگات و چەندێک ماوەی پێویستە من پرۆسەکە دەمێکە بەردەوامە لە مانگی نۆڤەمبەرەوە تقریبا هەتا ئێستا درێژەی پێدراوە و پەیوەندی کراوە لە ئەزمموی مێژووییشان هەیە وەکو وتم لە ساڵانی نەوەتەوە لە 2013 تا 2015ەوە ئێستا 6 مانگە ئەم پرۆسەیە دەستی پێ کردووە و جۆرە زمینەیەک بۆ ئەوە خۆشکراوە کە پرۆسەکە بەردەوام بێ یانە ئەو بریارە وەرناگیرا لەلایەن کۆنگرێسێک هاتاوە ئەگەر هیچ جۆرە متمانەیەک نەبوایە کە ئەم پرۆسەیە سەرەکەوێ بەڵام بێگومان وەکو هەموو پرۆسەیەکی وە من زیاتر کۆلمبیام لە بەرچاوە بزوتەوەی چەکداری فارک کە لەگەڵ کۆلمبیا ڕێکەوتن و حکوومەتی کۆلمبیا عفوەکی گشتی دەرکرد و ڕێکەوتنێکی سیاسی بوو بەڵام لەوەی دیمان وەکو پرسیارەی کە کردت کە ئایا مەجای ئەوە هەیە ئەگەر هاتوو حکوومەت التیزاماتی خۆی بەدی نەهێنا جاری کە پێکاکە بتوانێت دەست بە خەباتی چەکدار بکاتەوە من بەش بە حاڵی خۆم باوەڕ ناکەم بگەڕێتەوە شتێکی وا ڕووبدا بە زوانە بەڵام ئیمکانی ئەوە هەیە ئیمکانێکی کەمی هەیە کە ممکنە گروپێکی زۆر بچکۆڵە وەکو لە ناو فارک لە کۆلۆمبیاش قبول نەکا کە چەکدا بنێەوە بەردەوام بێ لەسەر تەقوتۆق لە هەندێک ناوچەی زۆر بچکۆڵەی کوردستاندا بەڵام ئەویش زۆر بە زەحمەتی دەزانم کە ئەوە ببێ بەڵام ئێستا ئەو پرۆسەیە خۆی لە خۆیدا ئەنجامە
پۆزیتیڤەکانی دەردەکەوێ و پشتیوانیکردنی ڕایگشتی کوردی و کوردستانی زیاتر دەبێت بۆ ئەوە بە تایبەتی کە ئەنجامەکانی بە قەناعەتی من چ بۆ ڕۆژئاوای کوردستان چ بۆ باشووری کوردستان زۆر دیار و معلوم دەبێت و بۆ باکوڕی کوردستان هەروەها بۆیە پرۆسەکە هیچ مەترسێکی ئەوتۆی لەسەر نابین. زۆر باشە کاک دکتۆر حەکیم بەڕێزت بە گەشتبینیەکی زۆر و ئەڕوانیتە پرۆسەکە لە کاتێکدا ئێمە پێشتر لەگەڵ چەند ڕۆژنامەنووسێکا قسەمان کردووە کە ئەوان بەڕاستی زۆر گەشتبین نین بۆ پێی کە چەند جارێکی کە مبادرات کراوە دەست پێشخەری کراوە بەڵام بەشێک لە شێوەکان دەوڵەتی تورکیا خۆی دزیوەتەوە لە جێبەجێکردنی ئەو ئەرکانی لەسەری بووە و ئەمڕۆژ داوای ئەوە کرێت کە هەنگاوی کردەی بنرێت. لە قۆناغی داهاتووە ئەو بژاردانە چی لە بەردەمی پەکەکەیان وەکو ئەوەی کە بچێتە ناو پرۆسی سیاسی لە تورکیا ئایا ئەکرێت ئێمە ئەو سەرکردانی ئەمڕۆ لە قەندیل گیریان خواردەوەی بەڕێزت ئەڵێ لە ناو ئەشکەوتەکان ناتنە دەرەوە ئاکرێ ئەمانە ڕێگەیان پێ بدرێ لە ڕووی سیاسی و بەشداری بکەن بچن لە سەر شەقامەکانی ئەنقەرە لە ئیستانبول لە شارەکانی کوردستان ئازادانە قسەی خۆیان بکەن. سێکە لە ڕاستیە ئەو ڕۆشنبیرانە نازانم تا چەندێک شناسیانەیە شارەزانەیە لەسەر پەکەکە و مێژووی پەکەکە و ئەو پەیوەندیە ئۆرگانیە بەهێزەی لە نێوان گەل و پەکەکە هەیە لە بە تایبەت لە باکوور گەل پەکەکەی ئەوان خوان و پەکەکەش گەلە ئەم مەفهومانەیە. من ڕوانینەکانم لە ناسینی ئەوانەوە متەفاعلم. ئەجا سێرگە ئەو هەڵەیە کە بڵێن قۆناغەکانی پێشوو دەوڵەت بەڕاستی بۆ یەکەم جارە دەوڵەت تێدە ناو پرۆسەکەەوە ئەوەی کە لەوە پێش بۆ حکومت بووە دەوڵەتی قوڵ بە ماناکەی ئەوەی کە لە تورکیایە و هێزە نەتەوە پەرسەکە بە تایبەتی مەهەپە ئەوان لە ناو پرۆسەکان نەبوون لە قۆناغەکانی پێشوە و بە شێوەیە لە شێوەکان نەتوانین بڵێن چۆن ئێستا باسم کرد تەنانەت ئاک پارتی بەو قوڵایە دڵخۆش نییە بە پرۆسەی ئاشتیەکە ئەوەندەی مەهەپە و دەوڵەت بە مانای سیاسەکەی ڕازی بن بۆ بۆیە زۆر باش ئایدەی ئەوان چییە بە دڵنیاییوە وەک پێم وتی ئەو هێزە توانێتی تۆوی خەبات و زۆر ڕەنجی خۆی بچێنێ بێهودە ناڕوە. زۆر باشە ئەگەڕێمەوە لای دکتۆر عومەر شێخموس دوا پرسیارم ئەوەیە لە بەڕێزت وەکو کەسایەتێکی سیاسی کە چەندین ساڵە ناو پرۆسی سیاسیایی و لە سەرکردەکانەوە نزیک بووی ئایا لە سەردەمی شۆڕشی کوردیە لە باشووری کوردستان هیچ دەست پێشخەرێکی لەو شێوەیە هەبووە لەگەڵ حکوومەتی بەغا بۆ ئەوەی لە بەرامبەر ئەوە ئەو کارەسات و ماڵوێرانەی بەسەر کووردا هاتبوو نەهاتە ئەو کارەساتانە و کۆمەڵکوژیانی لە دژی کورد ئەنجام نەدرا بە شێوەیەکی پێشتان لەو هەموو کارەساتە بگرتە کە بەسەر میلەتی کووردا هاتووە ئایا سەرکردایەتی کورد لەو کاتەیە هیچ دەست پێشخەریکی لەو شێوان هەبوو لەگەڵ حکوومەتی بەغا؟ بە قوربان من لە مێژووی بزوتنەوەی کوردی لەگەڵ حکوومەتی بەغا چەندین جار شەڕ ڕاوەستاوە گفتوگۆ بووە مەسەن لە 63 لە 64 لە 66 لە ساڵی 70 لە دوایە لە ساڵی 84 لە دوایە لە 91 هەتا ڕژیمەکەی سەدام حوسێن ڕووخاوە و ئەو هەموو ماوەیە هەوڵدراوە کە ئەنجامێکی ئەوە بێ بەڵام ئەو داخوازیە لەلایەن حکوومەتی عێراقەوە قەت ناهاتووە کە بێ حزبە کوردیەکان خۆیان حەلکەن و چەکدا بنێن بەڵکو ڕێکەوتن بووە لەگەڵ بزوتنەوەی چەکدارەکە و لەگەڵ بزوتنەوەی مقاومەتە چ لە 66 چ لە 64 چ لە ساڵی 70 اتفاقی ئازار لە 80 زۆر چاکارش بە هەمان شێوە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز عومەر شێخموس سیاسەتکار کە لە ستۆکۆڵمەوە لەگەڵمان بووی. کاک عومەر زۆر سپاس بۆ ئامادەبوون دەروە زۆر سپاس بۆ دکتۆر حەکیم عەبدولکەریم ئەندامی کۆنگرەی نەتەوەی کوردستان کە لە ستودیۆکانمان ئامادەبووی. کاک دکتۆر حەکیم زۆر سپاس بۆ وەڵامەکانت. بەڵێ بەڕێزان حاو پرسیارمان لە زوومەوە پێشکەشکردن کاتێکی خۆش بە هەموو لایەک واتان لەگەڵ.
ئێمە بارمان بۆ دێ لە سلێمانیەوە بە گومرگ بۆمان دێ یە بۆ باسنێ لەژێ کۆنتترۆڵی یاسایشە سعات 4:50 دقم کاگاواتە خەڵکیەکانی گوێزە و باری بار کردووە بۆ مەروێ لە سوورەبان پاسەوانەکان تووشی بوون و لەوێ تەقان لێ کردووە کوڕەکان کوشتووە دوو فیشک بە سەردڵیەوەتی خۆشی سێ فیشکی پێوەیە فیشەکە بە شانیەوەتی فیشەکە بە ئێرەوەیەتی لێ تەقان لێ کردو کوشتیانە بە کوردیەکەی سەرانە لە خەڵکی شار باژێر وەرەگرێت سا بۆ خەڵک ناکە ئێمە جاری پێش و دووسێمانگە لەمەوە پێش قسەمان لەگەڵا کردووە تکامان تیا کردووە کوڕی خەڵک مەگوژە یعنی کۆمەڵە شتەکە ئەم شەو خۆی 11 مەفرەزە بۆ یاڵانەوە بووە بە کوردیەکەی داوای پاراکەن و کاکاروان ئامر فەوجە لە فەوجی کەنار و بەخوا کاک ئەمان